وڵای من لە دوێنێ ئێوارەوە لە ساعتە شنیەوە لێرانم بەڕاستی بنزینەکە کوالیتەکەی زۆر خراپە بنزینەکە گرانە بنزینە 690ەکە کوالیتی باشترە و هەرزان تریشە بۆ شۆفێران بەڕاستی خەڵکانێکی زۆر داوا دەکەن گربوونەوە دەکەن بەڵام هەوڵەکانیان هیچ سەرنجامیشی نەبە تا ئێستا چکو بۆ خۆت دەزانی قورخارێکی زۆر لە کوردستان دەکرێت لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان کە بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا یعنی کە بودجە بە شێوەیەکی ڕێکپێک دابەش ناکرێن گرانی نرخی نەک بازین کاڵا و هەموو زۆر شتومەکە کاریگەریی زۆری کرد سەرام بودجەش بۆ خۆت دەزانیت کە 45-50 ڕۆژ جارێک دێت بەڕاستی باروگزەرانەکە زۆر سەختە قوربان لە شەوەیەوە ئەم هاتیمان لە خلالی لەوانی 4 کیلومتر دەبی هاتین ئەوەندە وەرگرتنی ئەوەندە بنزینی چ بکەم سڕە بەبەر ناکەوی ئەزمەیە بنزین گرانە عالم فەقیرە کە فەقیر بیت چ دەکەی بنزین ئەو بنزینە لە بنزینخانانیش دەدرێ ئەتۆ نایە ئەوەندە سڕی بگری بەس بنزینەکە خراپە کە لەبەر خراپی ناوێت ئەوی تێکەی حالمش فەقیرە بەڕاستی خواخوایەتی هەزارێکی لە بۆ بمینێتەوە ئەو هەموو سڕەش گیرایە لە بە ئەو خەرکە لە بەوەی ڕاوەستا لە بە چی دینێ بەخۆ کۆر لەسەر چی دروست نەکردیە ئەدی ئێستا هەر کەسێکی بنزینیش تێدەکە بارەژی بارەکە دەبی بیەختە سەر بارەکەی لۆ چێ لۆ فەقیرەکەی معنەوەیە ئاخیر کەس چێ دەمینێ ئەو کەسەی شتەکەی دەخوا ڕزقەکەی دەخوا هیلاکەت و عەزابەکە لە بەوەیە لۆ کەس دیکە نییە هیوادارین یاخوا خوا بەڕحمی خۆ ڕحم بکاتن ڕحمان پێ بکاتن تۆزێک باشتر بی وەزعەکەمان لە بۆ باشتر بی خوایە چێ باشی وڵای ئەگە بەس خوا باشکەن و چێ باشی دەکەن بەدەسەڵاتداری باش ناکرێن پێیان باش ناکرێن عەزیان لێنێ باشکەن لێ تەبعاً چێ خوڵقاندی هەر ئەوان خوێندیان چی خوێندی ئەم ناوێرم کاکەوە بریم با لێ دووبار ناکەمەوە وەڵا لە ساعت 4 بەیانی دوێنێەوە سڕەمان گرتی هەتا ئێستا لەوانەیە زیاتر لە 6 لیترمان سەرف کرد بێ بنزینەکە هەرزانترە و لە بازار ڕەش بە 1050 حتمما گرانە و کەس نەمایە دەنەوە ئەوە حکومەت نییە دەڕوخێ بەس مایە پارێک پێوە بنێ بەڵام کەس نییە بەداخەوە قیادەک نییە سەرپەرشتی بکە هەرچی دێ لەوانە خراتر دەبی مەترسی لێ دەکرێت وەڵاهی داواکاری هەموو ڕۆژێ لە سڕینە ڕۆژێک لە سڕی غازی ڕۆژێک لە بنزینی ڕۆژێک لە کارەبای نازانم ژیان نییە ئەو میلەتە تێدایە بەڕاستی بەڵێ ئێمە وەک لیژنەی سوتەمەنی قەڵامقەمی قەزای کوێیە داوامان کردووە لە هەولێر لە سامانە سوشەکان کەەوە حرسەی کوێ زیاد بکرێ چکە بەڕاستی حرسەی کوێ کەمە ئێمە هەفتانە ئێستاکەەوە 5-6 ڕۆژە تەنکەرێک هاتووە ئەگەر هەفتانە بەلای کەمەوە 2 تەنکەر 3 تەنکەرمان بۆ دێ ئەو قەرەباڵغی لە کوێ نامینێت وڵای وڵامەکەی ئەوان ئەوەیە دەرێ ئێمە 10 تەنکەرێک بۆ کوێ دەنێرین بۆ قەساکان دەنێرین 10 تەنکەر داخلی ڕۆژی وایە 5 تەنکەر دەدە و 5 تەنکەرە حرسەی کوێ تێدا نییە بەتاکید هۆیەکەی ئەوەیە ئەگەستەکە هەفتانە ئێمە 3 ڕۆژە کوێ دابەشی بکەین چێشەی بەنزینمان نامێنێ بۆ شێوەیە لەبەرەوە بەنزینێ توزارکەش گران بۆ زیاتر خەڵک زیاتر ڕوورە بەنزخانە حکمیانە دەکات